بڵاوکردنەوەی ئەنجامی ڕاپرسی لەلایەن ناوەندەکانی ڕاپرسی و توێژینەوەی تورکیا لەسەر ئەنجامی هەڵبژاردنە پێشوەختەکەی 24 حوزەیران کاردانەوەی نێوخۆیی بەدوای خۆی داهێنا و کاریگەری کردووەتە سەر بانگەشەی هەڵبژاردننی لایەنە بەشدارەکانی هەڵبژاردننی پەرلەمان و کاندیدەکانی سەرۆکایەتی کۆماری تورکیا. بە پێی زۆربەی ڕاپرسیەکان هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی کۆماری تورکیا لە خولی یەکەمدا یەکلا نابێتەوە و ڕکابەریەکان پێدەنێتە خولی دووەمی هەڵبژاردنەکان. ڕکابەریەکەش لە نێوان هەرێک لە ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری ئێستا و کاندیدی پارتی داد و گەشەپێدان و پارتی نەتەوەپەرستی تورکیا و محەڕەم ئینجا کاندیدی پارتی گەلی کۆماری دەبێت. باپی ئەنجامی ڕاپرسیەکانی دەستگاکانی گەزیجی و کۆنسەنسوس کە ئەنجامەکانیان نزیکە لە یەکەوە، ئەردۆغان لە 147.1 بۆ لە 147.9 دەنگەکان بەدەست دەهێنێت و ئینجای ڕکابەریشی دەنگەکانی لە نێوان لە 126.8 بۆ لە 127.8 دەبێت و لە سەدادەی دەنگەکان بۆ سەلاحەدین دەمیرتاش کاندیدی هەدەپە دەبێت کە لە زیندانەوە بانگەشەی هەڵبژاردن دەکات. هەرچی میراڵ ئاکشنەرە کە کاندیدی ئیپارتیە ڕێژەی دەنگەکانی بەپی ئەنجامەکانی ئەو دوو کۆمپانیای ڕاپرسی لە 114.8 تێپەڕ ناکات. ئەنجامی هەرێکە لە دەستگاکانی ORC و ماک ئاماژە بە سەرکەوتنی ئەردۆگان دەکەن بە خولی یەکەم و بەپی ئەنجامی کۆتا ڕاپرسیان سەرۆکۆماری ئێستای تورکیا لە 151.5 بۆ لە 153.4 بەدەست دەهێنێت کە ئەمە بەرزترین ڕێژەیە ئەردۆگان بەدەستی هێناوە لە ڕاپرسیەکاندا. ئەنجامە بڵاوکراوەکانیش باس لەوە دەکەن کە محەڕەم ئینجا پلەی دووەم بەدەست دەهێنێت بە لە 124 دەنگەکان و وەک پێشبینیش دەکرێت بە لە 112.5 دەنگەکان. ئاکشنەر لە پلەی سێم دێت و دەنگەکانی دەمیرتاشیش لە 109 تێپەڕ ناکەن. دەستگای ڕاپرسی میترۆپۆلیش کە یەکێکی ترە لە دەستگاکانی ڕاپرسی لە ئەنجامەکانیدا، ئەردۆگان لە 146.2 ئینجەش لە 124.5 دەنگەکانیان بەدەستێناوە. ئەوەی جێگای سەرنجە لە ڕاپرسیەکەی میترۆپۆلدا دەنگەکانی دەمیرتاشە کە بە لە 111.3 دەنگەکان پێش ئاکشنەری ڕکابەری کەوتووە و کە تەنها لە 109.2 بەدەستێناوە. ڕێژەی دەنگەکانی کاندیدەکەی جەهەپا لە ڕاپرسیەکانی دەستگای سۆنار جێگای دڵخۆشین بۆ لایەنگرانی پارتەکەی. بەو پێی لە ڕاپرسیەکاندا و لە خولی یەکەمی هەڵبژاردنەکان باس لە بەدەستێنانی لە 131.5 دەنگەکان دەکات لەسەر حسابی دەنگی کاندیدەکانی ئیپارتی و هەدەپە کە لەو ڕاپرسیەدا دەمیرتاش لە 108.2 ئاکشنەریش لە 109.5 دەنگەکانی بەدەستێناوە. ئەمە بەدەر لەوەی ئەنجامەکان دڵنیایی دەدەن کە کاندیدەکەی ئەکەپە و مەهەپە لە پلەی یەکەم نایەتە خوار بە بەدەستێنانی لە 148.3 دەنگەکان. هەر بەپێی ڕاپرسیەکان دەنگی دوو کاندیدەکەی تری سەرۆکایەتی تورکیا بە ڕێژەیەکی زۆر کەم دەبێت و هیچ کاریگەریەکی نابێت لەسەر ئەنجامەکان کە بەپێی ڕاپرسیەکان تەمەلکەرەموڵڵا ئۆغڵۆ کاندیدی پارتی سەعادەت لە 102.5 دەنگەکان بەدەست دەهێنێت و دۆغ و پەرینچەکی کاندیدی پارتی وەتەنیش ڕێژەی دەنگەکانی ناگاتە لە 100%. وا بڕیارە لە 24 ئەم مانگە هەڵبژاردننی پێشوەختە بۆ پەرلەمان و سەرۆکایەتی کۆماری تورکیا بەڕێوە بچێت و ئەنجامی ڕاپرسی دەستگا باوەڕپێکراوەکانی ڕاپرسی و توێژینەوە لە هەڵبژاردننی تورکیا کاریگەری گەوری هەیە بۆ پێی ئەنجامی هەڵبژاردنەکانی ڕابردوو زۆر نزیک بوون لە ئەنجام پێشبینی کراوەکانی ئەو دەستگایانە. جگا لە دەستگا باوەڕپێکراوەکان کە ئێمە لەم راپۆرتەماندا پشتمان بەستۆ بە ئەنجامەکانیان، هەرێک لە حیزبەکان بۆ بەرزکردنەوەی وری لایەنگرەکانیان دەستگای سێبەر و وەهمیان دروست کردووە و ئەنجامی پێشبینی نەکراو لە بەرژەوەندی حیزبەکانیان بڵاو دەکەنەوە.